أهل تقوى لروجي قيامتا روجك هي بهشتا بيلن روجي جمعة لو روجتا خواي پرودگار چی دكات بأهل بهشت چی بأهل بهشت دفرميت جبرائيل سلامي خواي لسبي لحديثك صحيح دهاتو بپیغمبري خواي فرمو صلى الله عليه وسلم خواي گورا لبهشتا دۆڵێکی داناوە شیوێکی داناوە بەڵام مەگەر ڕەب العالەمین خۆی بزانێت چەندێک گەورەیە ئەم دۆڵە ئەم شیوە بۆنی لە بۆنی میسک خۆشترە زۆر سپیە لەوێ پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هەر هەمویان لەو دۆڵە گەورەدا ئەهلی بەهشت دانیشن لەبان کورسی نور شەهیدەکان و ڕازگۆیان دێن لەبان کورسی ئاڵتون دانیشن ئیمانداران لەبان کورسی دانیشن ئەمجا لەو شوێنە خۆشەدا کە بە خزمەتی پێغەمبەران دەگەی سەلامی خوای لەسەر بێ چەندێک خۆشە دەڵێن ئەمە محەممەدە صلی الله عليه وسلم ئەوە ئیبراهیمە سەلامی خوای لەسەر بێ ئەوە موسایە و عیسایە ئەوە نوحە و ئادەمە ئەوە فڵانە و فڵانە سەلامی خوای لەسەر بێ ئەوە ئەبوو بەکر و سدیق و عومەر و عوثمان و عەلی ڕەزای خوایان لێ بێ ئەوە سەحابە و تابعینە ئەوە خواناسانە ئالەو شوێنەدا کە خوای پەروەردگار هەموو پێغەمبەران و ئەهلی بەهشتی کۆکردەوە سەلامی خوایان لەسەر بێ ئالەو دۆڵ و شیوەدا خوای پەروەردگار فەیەتەجەلا لەهم ڕەبوهم خوای گەورە خۆی پیشانی ئەهلی بەهشت دەدات ئەوان لە بەهشتا لەو دۆڵە خۆشەدا خوا لەو کەسانەمان وگێڕێ کە ئاوا چۆن ئێستا دانیشتن و گوێ لەوتار دەگرین هەمومان ئاوا تەماشا دەکەین ئینشاڵڵا ڕۆژێکێ بێ خوا لە بەهشتا کۆمان دەکاتەوە ئاوا ئامادە کراوین بۆ ئەوەی بە بینینی خوا شاد بین ئەو پەروەردگاری کە خۆشمان دەوێت لی دەترسین لەو دۆڵە خۆشەدا بە بینینی شاد بین لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکانە سەلامی خوایان لەسەر بێ ئەمە ئەهلی بەهشتە لە دۆڵێکدان بە بینینی خوای گەورە شاد ئەبن